بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتتان باش، سەیارمانم و لەگەڵ هاوکارانم بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەم. لەم بەشە لە بەرنامەکەمان وتوێژێکمان هەیە لەگەڵ خەسە وسایە، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سەبارەت بە ناڕزایەتیەکانی کومەڵانی خەڵک لە کوردستانە. لە پێوەن بە مەسەلەی خانەنشینەکان، هەروە مامۆستایان بۆ ئەوەی کە چەندین مانگ مەعاش نەدراوە، ئەمە خێنە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ خەسە وسایە و تەسیراتی شەڕێکە داعش تەپانێتی بەسەر مەنتەقەیە لەسەر ئەم ناڕزایەتیانش. لەگەڵمان بن. خەسە وسایە، زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش. ماوەی لەمەوبەر تینێکم دی لەلایەن ئەحۆلەوە کە ئێستا لەسەر زمانی خەڵکە. مناڵێکی 23 ساڵان گوم بووە، مەعاشی 2-3 مانگی خەڵکی بردووە، تکای هەر کەسێک دۆزیەوە مەعاشەکەی لێ بچێنەوە و حکومەتێکە با بخۆی بێ. ئەم مەسەلە تابیل لە واقعیەتەیە کاکە. دوای 23 ساڵ دەسەڵاتدارەتی ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانە، ئێستاش ئەوەی کابێت جوابدەرەوە بن بە داخوازیەکانی خەڵک، ئەبێ ئەوان بەرپرسن لە ئاستی خەستەخانە، لە ئاستی خوێندەواری خەڵک، لە ئاستی خانەنشین و کەمەندام و کولی و کۆمەلگایە لە قیرەتاوی جادەوە هەتا مەسەلەی خەستەخانەیە، لە کەشاوەرزی و لە ئابوووریەوە هەتا چێتە سەر زانکۆکان. ئایا ئەمان جوابگۆ بوون بەم داخوازیانەی خەڵک یان نامۆنێ سەر لەگەڵیان؟ قەتعاً وەڵامدەرەوە نەبوون. سیاسەتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد وەک هەر دەسەڵاتێکی تری بوروایی لە دنیاە هەوڵەدا هەرچی زیاتر ئاست و گوزەرانی خەڵک لە خوارەوە ڕاگرێت و خۆیان بێتە خوارەوە تا بتوان لە سەحسابی سەرمایە زیاتر کەڵەکەکە. بورژوازی کوردی شتێکی سیاسێکی تری لە بەرامبەر خەڵکی بندەستی خۆیان لەمە زیاتر بەدەست نەبووە. لەوەش زیاتر لە 23 ساڵ حکومڕانی نێو ئەم دەسەڵاتی ئەم ئەحزابانەیە نەک هەر زندگی خەڵک وەڵامدەرەوە نەبووە، نەک هەر دەسەڵات و حکوومەت خۆی بەرپرس بەرامبەر بە زندگی و کۆمەلگایە نەزانیوە، بەڵکو سیاسەتێکی گرتوتە بەر تا هاتووە زیاتر شەرایط و هەلومەرجی هێزی کاری هەرزانی لەو کۆمەلگایە داسەپاندووە. گرنگترین سیاسەتی بە بازار سپاردنی پێداویستەکانی ژیانی خەڵک و خزمەتگوزاریەکان، هەڵواستنی موچیان، لە خوارەوە ڕاگررتنی ئاستی کرێ، لە خوارەوە ڕاگررتنی تەوقعاتی خەڵک. مەسەن لەم بارەوە چەند نمونە بێنەوە. ئێستا خەڵک لە کوردستان لە هەموو وڵاتێکە هاوڵاتیەک یەکجار کارەبا لە حکومەت دەکڕێت بە یەک پارە لێ وەرەگرێت، بەڵام ئێستا هەر هاوڵاتیەکی کوردستان بە حکمەوەی کە ئەم خزمەتگوزاریە بەرەو بازار براوە ئەبێت 3 پارە بە پارێک خۆی مۆلیدەی بکرێ و بەنزینی بۆ پیاکە و کارەبای بۆ ڕاکێژێ، پارەیەک بیا بە مۆلیدەی ئەهلی، پارەیەکیش بیا بە حکوومەتی کارەبای حکوومەت کە پێڵن کارەبای نیشتیمانی. لە تەربیە و تعلیم ئاسایی بکەن، ینی پەروەردە. ئێستا لە پاڵ هەموو ئەو مەکتەبانەی کە حکوومەت سەرپەرشتیانەکە، حکوومەت مەکتەبی ئەهلی دروست بووە، زانکۆی ئەهلی دایان، زانکۆ ئەمریکیە، تورکیە، هی وڵاتانی ترە لە کوردستان نەکراوەتەوە، خەستەخانە هەروە، بازار و دەرمانفرۆشی هەروە. ئەمانە هەموو بەسم چیە؟ ئەمە بەسمەوەی کە بڵێم سپاردنی ئەم پێداویست و خزمەتگوزاریانە منافەسی سەرمایەکان لە کوردستان زیاکە و هەوڵەدا کە هەرچی زیاتر بە نرخێکی زیاتر و بە کواڵیتیکی خراپتر بیخاتە بەردەم هاوڵاتیانی بەندەستی خۆیەوانێ. ئێمە لە ماوەی ڕابردووە ئاگاداریەوەین کە چەندین کەس بە لێدانی دەرزی مردووە، کوێر بوون، یا خەڵک ناچارە ڕوو کاتە وڵاتانی وەکو تاران و ئەردەن و ئەنقەرە بۆ چاکبوونی نەخۆشەکانیان. لە کاتێکە کە لە کوردستانە ئەوەندە ئیمکانات هەیە، ئەوەندە پسپۆڕی هەیە کە ئەتوانرێت زۆر بە ئاسانی ئەم کێشانە چارەسەرکرێت. ئەمێ بڵێم کە دەسەڵاتدارانی کوردستان و حکوومەتەکان و کار حکوومەتێکی بورژوایی نەک هەر خۆیان بە پەرپرز نازان، بەڵکو ژیانی ئەوانیان سپاردووە بە بازارێک کە تیا سەرمایە و کۆمپانیاکان ڕۆژانە گیرفان پڕەکەن و هەرچی زیاتر قازانج کۆکەنەوانێ. ئەمە لە حاڵێکدایە
کە هەموو شتێک لە بازاڕە بە پارەیە لە کاتێکیشدا کە ئاستی کرێ بۆ چەند ساڵە ڕاگیراوە هێشتاش بە پێوانەکانی قانونەکانی سەردەمی بەعز مەعاملە لەگەڵ زیندەگیەوە نەکرێ هێشتا هیچ دەورەیە کرێکاران نەچۆتە سەرەوە موچەی فەرمانبەران زیادی نەکردووەکەەوە دوو دەیە دوونەوە لە تەمەنی 10 ساڵیەوە بوون بە 20 ساڵی چونەتە ناو بازاری کارەوە ئامادەی کاریانەیە بۆیە ئەو قسەی کە ئێوە یکەن قەتعاً دەسەڵاتدارانی بورژوازی کورد لە کوردستانی عێراق بە درێژایی تەمەنی خۆیان بە هەموو معنایە بە هەموو ئاماژەیەک سەرمانویانە کە خۆیان بە بەرپرس نازانن لە ژیان و زیندەگی و موچە و ئازادیەکانی هاوڵاتیانی بەندەستیان کە لە کاتێکا خۆیان ئیدعای دیموکراسی و ئازادیەکەن لەم ماوەی پێشوە تەمەن شتی زۆر هەیە باسی کاربات کرد من گوێم لە قسە یەکێک لە مەسئولینی بەرزی یەکێتی بوو کە ئەگەر ئەمە سا 2008 2009 بزەبێت ئەگە کارەبا لەم ساڵا بەجێ نەگەی ئەوەم حکومەتە ئەبێتە بڕوە ئەو بوو بە 2015 و حکومەتە هە لە جێ خۆیەتی و کارەباش هەر دابین نەکرا بۆ خەڵک لەم قسانیان زۆر کردووە خانشینەکان ماوەیەک لەمەوە چەند ڕۆژ لەوبەر هێنیان کرد هاتە سەر جادە ئەمە کە بە دەیان ساڵ خزمەت و هەوڵدانیان لەم وڵاتەیە ئێستا مەعاشێکی زۆر کەمیانە درێتێ لەم نەوە ناڕزایەتیانە زۆرە لەبیرمە ئەو کات خانوەکان بەڕابەری بەکرە عەلی هاتنە مەیدان وتیان ئەم حکومەتە ساوایە لێیاندان بەکرە عەلییان کوشت هەر لەبەرەوەی داوای خانوویە کرد ئەم حکومەتە لە وەختیەوە هەرە ساوە هەر ساڵی بەهانەیەک ئێستا 23 ساڵە بۆچی وەڵام ناداتەوە مەسەلەن بە خانەنشینەکان بۆ چارە چییە لە ئاستی ئەم نەوە بێوەڵامیە تەمەنیسا شەڕیشە بۆتە بەرەکەتی چون لە کاتی خۆیان لە جمهوریستان وتیەوە شەڕ بەرەکەتە بەرەکەتی هیلایی ئێستاش ئەم شەڕەیە کە داعش خستێتی ئەو منتەقەیە بۆتە بەئەسێ بیا پاساوی ئەدەن بە بەهانەی شەڕەوە خەڵکە بێ ئەمانیان لێ بکرێن لێ قبوڵکە یان نا تەبەن نابێ خەڵک ئەوە قبوڵکە بەڵام لە قسەکانی توای یەک خاڵیتایە کە حەزەکەم زۆرتر تەرکیزە سەرەوەکەم کە ئەوەیە دەسەڵات بۆ وەڵام نایەتەوە بە ناڕەزایەتی خەڵک وەکو تۆ وتێ خانەنشینان لەمانگرتنان کەم ئەندامان مامۆستایان کرێکاران حتا ژنان ئەوە جگە لە بەشی ئازادیەکان کە بەردەوام خەڵک ئیعترازی هەیە بەرامبەر بەم حکوومەتە بەڵام وەدێنە ناو مەیدانەوە و بەڵام ئەم حکوومەتە هیچ کاتێ نایخاتە سەرشانی خۆی و هەروە ئەم ئیعترازاتانە بێت و دەڕوە بەڕای من مەسەلەکە ئەوەیە کە بە دوای تەشکیلدانی حکوومەتی تازە یعنی ئەو حکوومەتەی کە بەرەی ئۆپۆزیسیۆنیش چۆ ناوێوانە لەوانە گۆڕان و ئیسلامیەکان بەنای خۆیان کە دەڵێن حکوومەتی بنکە فراوان پێکات ویستیان هەرچی زیاتر سیمای ئەم حکوومەتە وابشان بن کە ئیتر کورد یەکگرتووە و ئیتر ئەوە حکوومەتی خەڵکە ئیتر کار بۆ خەڵکەکە بەڵام خێرا بە خێرا هەر دوای ئینتیخابات خەڵک کەوتە بەشەکانی کۆمەلگا کەوتنە ئیعتراز بەرامبەر بە خودی ئەو حکوومەتە تازەیە ئەوان لەم حاڵەتە تێئەگەن کە ئەگەر ئەم ئیعترازاتانە ڕادیکاڵ بێتەوە کە ئەم ئیعترازاتانە فراوان بێتەوە کە ئەگەر ڕەهبەرانیان یەکگرتو و یەکدەست بەخواستی ڕۆشنەوە بەرامبەر بۆ حکوومەتە ڕابوەسن مەسیری هەمویان خاتە یەک تاو کە دەبێ بڕۆن بەڵام ئێستا ئەوان سیاسەتی فرامۆشکاریان بەکارێنەوە هەدەفیشان لەم سیاستە ئەوەیە کە خەڵک بێئومێدکەن بە خەڵک بێئومێدکەن ساردیان کەنەوە لە ئیعترازات و هەرچی زیاتر تەوقعاتیشیان بێن نەخوارەوە ڕازی بن بە سیاسەتێکی دەوڵەت کە هەیەە بەتایبەتی ئێستا ئەوان دەورەیەڵن بەهانەکە فرێنە سەر ئەوەی کە حکوومەت موچە نانێرێ وەسا حکوومەت موچە نێراوە موچە چەند جار نردوێتی وەسا پرۆژەی بودجەی عێراقیشیان پەسەند کرد لە ساحەتاشیان حەڤەشیان بۆ ئەمان بڕیوەتەوانێ دەوری ئێستا باسیەوەکەم کە ئێمە لە شەڕین و ئیمکاناتمان پێویستە بەڵام ئەمانەیان کردوتە بەهانەیەک بۆ ئەوەی کە خەڵک بێئومێدکەن دەست ئیعتراز بکێشێتەوە باوەڕیان بە خەباتی خۆیان نەمێنێ و ئەمە جۆرێکە لە سەرکوت کە فەزای جەنگی دێنێتە ئاراوە بەڵام مەسەن ئەوەی کە دەڵێن پارەمان بەدەستەوە نییە حکوومەت بوجە نا بەڵام لە کاتێکەوە ئەمە درویکی زۆر ئاشکرایە درویکی زۆر شاخدارە ئێستا دەرامەتی چینی دەسەڵاتدار بەرپرسان ساحب کۆمپانیاکان خاوەنکارەکان چەند بەرابەر چۆتە سەرەوانێ لەسەر ئەساسی هێنانە خوارەوە و بەرینکردنەوەی فقر و فەلاکەت و هێنانە خوارەوەی ئاستی گوزەرانی خەڵک هەر خودی ئامارەکان ڕایانگەیان لە ماوەی ڕابردووە نزیکەی
200 نەفەر زیاتر لە 20 میلیارد دۆلاریان لە ماوەی ئەم چەند ساڵایە لە دەسا کەڵەکە بۆتەوەوانە. ئێوە پارانە لەکوێ داهاتی تەنها من دایرەی مرورتان بۆ بێنمەوە. دایرەی مرور ساڵانە بەس لە زەریبە و تاکسێکە لە خەڵکی وەرگرتووە بە ملیارها دینارە. ئەوە جگە لە ئاو کارەبا، لە خەستەخانەکان، لە هاتوچۆ، لە فرۆشتنی بنزین، لە ئاو دیوکردنی نەوت، ئەم هەموو پارانە لەکوێ چووە. دوێنێ خەبرێک بڵاو بۆتوانێت کە نزیکی چەند ساڵە ئەو بە شەقیرەی کە حکوومەتی مرکزی ئەیە بۆ ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان بە شاری هەولێر و سلێمانی داویانە بە دوو کۆمپانیا کە هەردوو کۆمپانیاکە سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتدارە، یەکێتی و پارتیە. ئەم قیرە لە بازار ڕافرۆشراوەتوانێت بەرامبەر بۆ بە ملیۆنەها دۆلار. ئەمە چەند ساڵە ئەم پارانە کەڵەکە بۆ لە گیرفان و دەسیەوانە. خودی ئەم پارانە ئەگەر حتا ئەگەر بوجەش نەدرێت لە عێراقا، ینی باڵێن بوجەش سەرف نەکرێ، بەشی هەرێمیش نەدرێ، ئەم پارانە کافیە بۆی کە نەک هەر معاشی خەڵک بدرێ، نەک هەر موچەی کرێکاران بدرێ، نەکی فەرمانبەران و خانیشان بێت، بەڵکو ئاسەکەشی بەرز کرێتەوە. من پێم وایە ئێستا کوردستان نەقسی سەرمایی نییە بە پێچەوانەی هەموو دەوڵەتانی ئەوروپاوانێکە لە قەیرانی مالیان بۆ کەمبودی پارەیان هەیە، سەرمایان هەیە. لە کوردستان بەعکسەوە پارە لێشاوە و بە تایبەتی ئەم دەورەی کە لە دوای ڕوخانی بەحسەوە تا ئێستا ئێمە دەبین شارەکان، بازار، کۆمپانیاکان بۆتە مەیدانێکی گەورەی هاتن و چوونی کاڵا و هێزی کار و بەرینبوونەوەی ئیمرانیەت لەو وڵاتەیە. ئەمە نیشانەوەی کە سەرمایە هەیە لەو شوێن. ئەگەر سەرمایەک نەبێ هەموو گەشەی لە خۆڕان نایێت. من بەڵام مەسەلەکەوەیە کە ئەوان لەسەر پارە و داهاتێکی قۆڕەکراو کە پێچیان هێناوە تەنها بۆ پاراستنی ژیانی فیرعەونانەی خۆیانە و خۆشیان بێ مەسئول بەرامبەر بە ژیانی خەڵکەکەن. بەڕای من ئێستا ئەگەر بەراورد لە نیسبەتی کەڵەکەی قازانج لە دەستی خاوەن سەرمایەکان، خاوەن کۆمپانیاکان، مەسئولین و بەرپرسیارانی حیزبی حکومیە بەراوردکەی، دەبێت چەند بەرابەر زیندەجی خەڵک بەرەو سەرەوە بڕوا و پێداویستەکانیان ئاسانتر بێ و زۆر بکرێ بە خۆڕایی. یعنی چی؟ حکومەتی بەعز بۆ هەموو فاشستیەوە لە دەوری خۆیان توانی بوو ئیادەی شەعبی بە خۆڕایی بکاتەوە، مەکتەب بە خۆڕایی بوو، جامیعە بە خۆڕایی بوو، هاتوچۆ تا ڕادەیەک زۆر هەرزان بوو، کارەبا هەر زۆر 24 ساعت هەرزان بوو. ئەمان 2-3 ساڵە حکومڕانیەکەن بۆ هەموو ئیمکان و پارە و ئیمکاناتەوە کە لە دەستیان هەیە، بەڵام ناتوانن بچووکترین خزمەت گوزاری کە کارەبا لە ئەستۆیانە بۆ خەڵک دابین نەکەن. ئەوە تاوەکو باسم کرد لە قسەکانی پێشەوە هەموو شتێکیان بە بازار فرۆشەوە. لە پاڵ هەر کەرتێکاکەنان کەرتی حکوومەتیە، خزمەت گوزاری کەرتی حکوومەتی، کەرتی ئەهلیش فعالە و سەدان کۆمپانیاتیا کارەکە. ئەوە نیشانەوەیە کە ئەو حکوومەت و دەسەڵاتدارە وەک هەر حکوومەتێکی بورژوایی بۆ قازانج و کەڵەکەی سەرمایە بۆ بەشێکی ئەقەلیەتی و کەمایەتێکی کەمی و کۆمەلگایە لە کارایە و ئەکسەرێتیش دەبێت ژیانی مۆمرۆژی بگوزارێنێت. ئەمە هەموو کە زەیزانێت بۆ بارودۆخی ژیانی و خەڵکە بەردەمی مزگەوتی گەورە شاهدیەوەیە کە کابرای پیر دانیشتوو بە دوو تەسبیحی قەزبانەوە خۆی مەشغوڵەکە تا ئێوارێ. ئەمە ژیانی زۆربەی ئەو کۆمەلگایە لای کەشەوە وەکو باست کرد هەرێکی زۆر کەڵکە بۆ لای جەماعەتێکی کەم. چارەنووسێم خەڵکە بە شوێیەکە ئەبێت چی بکەن باشە کە پارە لە دەست جەماعەتێکی کەمایە، بەڵام ئەوەی کەی کات خۆی دەستی ناکەوێت. زۆربەی بەشی ئەو کۆمەلگایەک لە کار زەحمەت کێشن، خوان خەڵکی ئەەکەن ئەم سەروەتە، بەڵام جەماعەتێکی کە ئەیبات. بۆ ئەمە بێت چی بکەن؟ بە تایبەتی ئێستا ئەم مەسەلەی شەڕە شادوودە پێشەوە، هەر نەوە ناڕزایەتیەک بکرێت بۆ نێوە لێدە ئێستا ئەمە لە شەڕین. ئەمان لە کاتێکا لە شەڕیشان نەبوون وەزی خەڵک هەروە بوو، ئێستا کە ئەم شەڕە هاتووە بە چەند خەت خراپتر بۆ وەزی. هەتا تەنها دەو کەسی کاچە خۆشی بە کوژەیە پێشمەرگەی و لە شەڕ لە جەمەعەکە لێبەرەکانی شەڕایە ئەویش شکایەتی هەیە و ژورناڵەکەی کە بەجێڵێ نانی تەواوی نێبیاتێ. چارە چییە؟ حالەکەی بۆمە بڕای من یەکەم چارە ئەوەیە کە بێ خەڵک شۆڕشکە ئەم دەسەڵاتەوە لا بنێ دەسەڵاتێکی ترکە نوێنەرەتی ئیرادە و بەرژەوەندەکان و داهاتوی خۆیەکە. هیچ ڕێگایەکی تر نییە لە کۆمەلگای سەرمایەداریە تەنها شۆڕشی کرێکاری سوسیالیستی و دەرکێشانی ژیانی خەڵکە لە بازاڕە. بەڵام تەبعەن ئەمە دەبێت مەلزوماتی خۆی هەبێ و دەبێت ئامادەی خۆی ببێ لە حەبەی شوبات هاتن دەرەوە بۆنی ئەمەی لێ هات، یعنی ناڕازی بوون بە وەزعی مەوجود. بەڵام ئاخر دەمێ ئەوە بڵم، بەڵام ئێعترازاتی ئێستا گەورترین مشکلەی جگە لە پێکاتوەکانی ناوخۆی خۆی ئوفقێکی خەبات بۆ سازدانی ئەو شۆڕشەی لە دەستورانیە.
هێشتا لە حەڤەی شوباتیشە ئەوەی کە حەڤەی شوباتی دامرکانەوە بە تایبەتی هەر ئەوە نەبوو کە پەلاماردرا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی یەکێتی و پارتیەوە، بەڵکو بە پێچوانەوە حەڤەی شوبات لە نێو ڕەهبەران و پێشڕوانێک کە ئەم جوڵانەوان بەڕێخز ئاسۆیەکی شۆڕژگەرانە زاڵ نەبوو بەسەریان، ئاسۆی چاکسازی و ریفۆرمکردن بە نوعێک ئوفوقی بزوتنەوەی گۆڕانیان بەسەرا زاڵ بوو کە پێیان وابوو ئەگەر حیزب لە حکومەت جیا کرێتەوە، ئەگەر دام و دەستگاکان موئەسەساتی بکرێتەوانێ ئەتوانن گۆڕانکاری دروستکەن و چاکسازی بێ و ژیانی خەڵک خۆش بێ. لە کاتێکا کە کۆمەلگای کوردستان ناتوانرێ لە کۆمەلگای کوردستان بە حکمی ئەو موانعانەی کە گرێ ئەسلیانی کە لە کۆمەلگای کوردستانە هەیە، دەوڵەتی ئێستا ناتوانرێت چاکسازی بکرێت، چونکە یەکەم ئەمانە دەوڵەتی دەسەڵاتی ئەحزابی میلیشیایی و ناوچەین. هێشتا کوردستان لە بینی ئەحزابی یەکێتی و پارتی ناوچەکانیان جیایە، هێشتا بەڕواڵە لەسەرەوە ڕێکەوتون، بەڵام هیچ ناتوانانی ئەمە موەسساتی کەیتەوە. کوردستانە بێ بە دەوڵەت. یەکەم مەسەلەی ئەوەیە کە کوردستانە ببێ بە دەوڵەت لەم جێژاوە سیاسی کە تێکەوتووە، ئەمەی کە بەڕواڵەت مستەقیلە، بەڵام لە ژێریشەوە ڕەتە بە فیدرالیزمێکی عێراقەوانەیە و هەموو جارێک کێشەیەک لە بەغار ڕۆیە نەقڵە بێ بۆ کوردستان. هەر جارێ هێزێک حملە ئەکا بۆ کوردستان شەرایطی نۆرماڵی لە گرێژ ناچێت. هەر کاتێک دەوڵەتی ئێرانیا تورکیا بە هەر بەهانێکەوە دەخاڵەت و کوردستانە خاتە ژێر هەڕەشەی خۆیەوە، ئەو کۆمەلگایە لە شەرایطی ڕۆتینی تێگەچێت. ئەوەڵین مەسەلا بێ کوردستان لەم گرەیە نەجات بێ. گرەی دووهەمیش ئەوەیە کە خودی بوونی ئەم دەسەڵاتانە مەدەنی نین، ئەمانە دەسەڵاتی ئەحزابی میلیشیایین. خەبار دەدژی ئەحزابی میلیشیایی بۆ ئەم جوڵانەوەیە بە چاکسازی بۆ ئوفقی چاکسازیەوە ناکرێت. ئەنی خەڵک ئێستا نازانێت لە بەرامبەر دەسەڵاتی پارتیا بێ لە بەرامبەر دەسەڵاتی یەکێتیا بێ. ئێستاوە بەرەی ئۆپۆزیسیۆن شۆتە ناوی لە دژی کێ خەباتکە، لە دژی کێ متحید بێ. مەسەلەن تۆ سیر کە لە ئێرانە سەرڕایەوەی کە شەرایطێکی زۆر ئیستیبدادی ڕەشی ئیسلامی هەیە، بەڵام خەبات بۆ خەڵک معلومە بەرامبەر بە دەسەڵاتێ خواستی ڕوخانی ئەو ڕژێمە خواستی هەموو خەڵکە. خەڵک ئەتوانێت بەرامبەر بەمە بە ئوفقێک یەکدەستانەوە بێتە مەیدانەوە. ئەم ئێترازاتانە بەشێکی کە لە حەڤەی شوباتەوە هاتووە، ئەم جیرۆدەی ئەم ئوفقە ریفۆرمە بورژواییەیە کە لەلایەن باڵێکی بورژواییەوە بە پلەی یەکەم کە بزوتنەوەی گۆڕان هێنایە ناوێەوە جەبهەیەکی ئیسلامی، جەبهەیەک لەگەڵ ئیسلامیەکانە پێتەشیدا. ئێستا ئەم ئوفقەیە چۆتە ناو ئەم حکوومەتەوانێ. ئەم حکوومەتە ناتوانێت چاکسازی کرێ. کوردستانە بێ بە دەوڵەت، ئەبێ دەسەڵاتێکی مەدەنی قانونی دامەزرێنێ، ئەحزابی میلیشایی دەستکۆتاکە. لە نەزەریەمەوە حکوومەتی شوراکان و حکوومەتی سوسیالیستیە. ئەگەر کەسێک ناڕزایەتیەکە بۆ باشبوونی وەزعی ژن، ئەگەر کەسێک بۆ داوای موچەکە، ئەگەر کەسێک هەوڵەدا ئازادیەکان بەرقەرارکە، ئەگەر ئێ سکولاریزم لە کۆمەلگایە بەدیبێ بە بڕای من ئەوەیە کە دەبێ ئەم خەباتانە متحید بێ بۆ ئەوەی کە کێشەی ئەم کۆمەلگایە یەکلا کاتەوانێ و خەبات بۆ سەربەخۆی کوردستان بۆ دەسەڵاتێکی ئازاد و خۆشبەخت و یەکسان بۆ کۆمەلگا. دەستورێ لە کوردستانە بەڕێوە بچێت کە هەموو هاوڵاتیان بە یەک چاو سیرکاری، قانونی یەکسانی ژن و پیا و دابینکردنی بیمەی بەکاری بۆ خەڵک و خزمەت گوزاریەکان بخاتە ئەستۆی حکوومەتەوە و خەڵک خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن. مهمترین مەسەلە ئەوەیە کە ئێستا ئەمانە ئیدعای ئەواکەن کاڵن حکوومەتی تازە حکوومەتی خەڵکە، لە کاتێک هەر ئەو حکوومەتەیە پەلاماری خەڵکەیە، هەر ئەو حکوومەت و پەرلەمانەیە لە تەقەی لە قوتابیانی شاری کەرکووک و لە خەڵکی بێتاوان و حتا لە خەڵکی نوقسان کردووە، خەڵکی کەمەندام کردووە. ئەمە ناتوانێت حکوومەتی خەڵک بێ. حکوومەتی خەڵک وەختێکە ناڕزایەتی کرد ئەبێ گوێی لێ بگرێ. وەختێک ئەم حکوومەتە گوێی لێ ناگرێ، ماناوێ ئەوان سیاسەتێکی تر بۆ بەرژۆندی بەشێکی تری کۆمەلگا و کاراکەن. بە بڕای من تەنها وەڵامێک بۆ ئەوزای ئێستای کوردستان بۆ ئەوەی کە خەڵک بێوێ بە واقعی و بەکردەوە ژیانی خۆی چاکە، ئەبێ خەباتی شۆڕژگێرانەکە، ئەبێ شۆڕشک بەرقەرارکە، ئەبێ ئێعترازات و ناڕەزایەتەکان پراکتیک و پرۆڤێک بن بۆ متحیدکردنی هەرچی خەڵک و بەتایبەتی لە ڕزی پێشیانەوە هاتنە مەیدانی کرێکارانی کۆمونیست. کام ئوفقە شۆڕژگێرانە کە وەکو جوڵانۆکی سیاسی سەربەخۆی شۆڕژگێرانە بەرامبەر بە کولی هەلوو مەرجەکە بێتە مەیدانەوە، کە وەکوتم بۆ یەک لاخستنەوەی ئەم جێژاوە سیاسی کە لە کوردستانە هەیە و بۆ دەستکۆتاکردنی دەسەڵاتی ئەحزابی میلیشیایی بەسەر ژیان و مقدراتی خەڵکەوە. سوورەگیری لەسەر بەسەربەخۆی کوردستان هەیە، چون ئێستا بە جێژایی لە ساڵی 95ەوە باسی مەسەلەی سەربەخۆی کوردستان مەطرحە کە ئەم هەلوو مەرجە ئەتوانێت کۆمەکە بۆی کە
خەڵکی کوردستان خۆی لای کەتۆ لەگەڵ حکوومەتەیە وەکو ئینەکەی لاتووە حیوانەکە هەیە وشترمڕی پێڵە بە فارسی ئەڵێ هەرکەم بۆ بکڵێ من وشترم بارە بم ئەڵێ باش بارم بۆ ئەڵێ من وشترم من مریشکم هێرکاکەم من نابێ هیچیان ئەم مەسلەی سەربەخۆی کوردستانە مەسلەی دەوڵەتی سەربەخۆ کەیتە جواب دەرەوە بێت مەعاش نایە بە خەڵک لەسەر 70%ەکەی بەغا نەوەستێت بۆ کارمەندەکانیان هەیە بۆ ئەندام پارلمانەکان هەیە بۆ بودجەی وەخۆیان هەیە بەڵام وەختێک نانی خەڵک لە گرەوەگرن لەسەر ئەم 70% و بە چەند مانگ مەعاشیان نادەنێت چ ڕێگریە لەسەر سەربەخۆبوونی کوردستان کە ئەم کێشەیە حەدیەقل بەلایەکە بخاتەوە بەڕامێنێکێک لەو ڕێگریانی کە هەیە ئەوەیە کە یەکەم جارێ خودی ئەحزابی دەسەڵاتدار تا ئێستا وەکو باری تەبلیغاتی و بۆ ڕاکێشانی وەرەقەی امتیاز بەرامبەر بە دەوڵەتی مرکزی و دەوڵەتانی منتیقەیە ئەم شتانیان بازەکەن یعنی ناسیۆنالیزمی کورد لە بنەڕەتەوە خۆی هەر ئەم مەسەلە ینی استراتیژی بوون بە دەوڵەتی نەبووە ئەوە ڕیشەیەکە دێتەوە بۆ تاریخێکە بورژوازی کورتیا قەوامی گرتووە مەسەن تۆ وەرە مقایسەیەکە لەگەڵ فەلەستینیەکانە ناسیۆنالیزمی فەلەستینی هەمیشە شیعاریەوە بووە ئەمانە زۆرتر لەبەرەوەی کە لە باوەشی چینی بورژوازی دەوڵەتانی دابەشکرای کوردستانە لەدایک بوون لە درێژەی بەرژەوەندەکانی ئەوان هاتوون نوێنەرایەتی بورژوازی کوردیان کردووە و وستویانە شەڕکەن لەگەڵ دەوڵەتا بۆی کە خۆیان کرێکاری وڵاتە کوردی ژێردەستی خۆیان بچەوسێننەوە هەمیشە چاویان لە مزاکەرە بووە ماوەیەک شەڕیان کردووە دوای چوون مزاکەرەیان کردووە بە تاریخی بەردەوام سیاسەتی ئەوان بووە چاویان لە درز و کەلێنی کێشەی نێوان دەوڵەتان کردووە ئەوان سیاسەتیان ئەوە نەبووە و هیچ کاتێکیش نەخەباتیان بۆ مەسەر کردووە نە مەسەلەیانەوە بووە کە ئەگەر لە شەرایطێکە پێویستکە کوردستان پێشڕەوی کۆمەڵایەتی بنوێنێ سەر بەخۆی بکە بێنە دەرەوە ئەم ژۆ خەر بەشێک لە بەشە سیاسەکانی دژە خەڵکییان کە بوویانە لایەکی تریشی ئەوەیە کە بە بڕای من ئەو هێزەی کە مەسەلەی سەربەخۆیی و دامەزرانی دەوڵەت لە کوردستان ئاکاتە مەسەلەی هێشتا نەیتوانێت بیکاتە ئوفقی خەباتکارانە لە نێو بەشێکی زۆری کۆمەلگای ئەجینا کۆمەلگای کوردستان لە دوای ساڵی 90ەوە مەطرح بوو بە دەوڵەتێک بۆ دەرکێشان لە ستەمی نەتەوایەتی کۆتاییەکان بە ستەمی نەتەوایەتی بۆ دەرکێشان لەو سەرگەردانیە سیاسی کە تا ئێستاش درێژەی هەیە و حیزبی ئێمە کۆمونیزمی کارگەری بەردەوام ئەم تەبلیغات و لێکدانەوەی لەسەر خەڵکردوە بەڵام بەداخەوە تا ئێستا نەیتوانیوە بیکا بە ئەقڵیەت و بۆچوونی ڕەهبەرانی نێو جوڵانەوە کۆمەڵایەتیەکان و کاتێک کە خەبات دەکەن بۆ هەر خواستێکی دیاریکراو ئەم دوورنمایە لە بەرچاو بگرن کە ئەبێ گرێ ئەسلەکانی ئەم کۆمەلگایە یەکلاکرێتەوە دەوڵەتێ دروست بێ کە نەمی حکمی میلیشیای بێ و نە لە گوێژایەکی سیاسیە خەڵکەکە ڕابێت دەوڵەتێکی سکولاری مەدەنی کە لە نەزەری ئەمە دەوڵەتە سوسیالیستیە ئەو دەوڵەتە سیستەمی بەڕێوەبردنی حکومەتی شوراییە کە زۆرترین مەجال دەکاتەوە بوار دەکاتەوە بۆ دەخاڵەتی خەڵک بووی کە هەم خۆیان قانوندانەر بن و هەم خۆشیان بڕیاردەر بن پێم وایە ئەم دوو مەسەلەیە ئەتوانرێ لە کوردستانە ببێتە کە ببێتە ینی بکرێتە سیاسەتێک کە جوڵانەوە ناڕەزایەتیەکان لە هەر دەورێکە بە پێی خوێندنەوەی تەوازنی قوا لەگەڵ دەسەڵاتە هەنگاو بە هەنگاوبی بێنە پێشەوە سەرنجام وەک استراتیژێک بەکردەوە دەربێت ئەمە توانە ژیانی خەڵک خۆشتەکە و ئاڵوگۆڕی ڕشەی پێک بێنە یەک دوو دەقەیەتکە زۆرتر چون کاتی بەناوکەمە پێت وایە ئێستاش ئەمە یەکێک لە ڕێگریەکانەکەەوە کە هاوکات ئێوە حەزبی ئێوە ئەمە لە دەسوورایە کە هەم کەشەنەودا پەرە بدا بە خەباتی کرێکاران و جەماوەر لە کوردستانە هەم ئەم مەوزوع ئەشتەرەکە وەکو مەسەلێکی ڕێگر بۆی کە لەسەر لەبەر پێی چنی کرێکار و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لاچێکە بتوانن چارەسەری ئەم کێشەیە بکەن لە کوردستانە بە ئەکید حیزبی ئێمە چۆن لەم قەزیەتێکە ئێمە پێمان وایە شۆڕشی کرێکاری لە کوردستان ئێمە وەکو کۆمونیستەکان پێمان وایە وەڵامی ئێمە بۆ کۆمەلگایە بەرپاکردنی شۆڕشی سوسیالیستی و کۆمونیستیە و دامەزانی حکومەتی کارگەریە بەڵام ئەم ئالتەرناتیڤە ئەم ڕێبازە لە هەلومەرجێکایە کە مەوانعی لە بەردەمایە یەکێک لەوەیە ئێنست تۆ تا کوردستان نەکەی بە دەوڵەتێک
هەتاکو ئەحزابی میلیشیایی لەسەر کار لا نەبەی ناتوانی بۆگەی بەم ئامانجە ناتوانی لەگەڵ عێراق هاوسەرنوێژ نییە پێ دوای تابعاً لەوێژ هەمان مەسەلەیە بەڵام ئێستا لە حاڵێکا کە ئێمە ئەو ئوفوقە نابینینەوە لە بەغایە کە مەسەلەن حکوومەتێکی سکولاری لانی کەم مەدەنی لەسەر کار بێت لەوێژ حکوومەتی دەسەڵاتێکی قەومی مەزهبیە کە تۆ ناکرێت چارە نووسی خەڵکی کوردستان ببەسیتەوە بە شەڕی تایافەی و هێشتا شەرایطی کوردستان مناسبترە بۆ خەبات تا لە چاو شارەکانی عێراق ئەمەیە بڵێم کە لە ڕوانگەی شۆشی کرێکاریەوە یەکێ لە بربەستەکان نەبوونی دەوڵەتە بوونی دووەمیشان بوونی ئەحزابی میلیشیاییە خەبات بۆ سوسیالیزم خەبات بۆ شۆشی کرێکاری لە ڕێچکەی سازدان و هێنانە مەیدانی بەشەکانی کۆمەلگایە بۆ وەلابردنی ئەم دوو مەسەلەیە و بە حەلی ئەم مەسەلەیە چاولێکردن لە ئاڵوگۆڕەکانی دوای حەلی ئەم دوو مەسەلەیە معلومە بێ کە چ نەوع حکوومەتێک و چ نەوع مەسارێک ئەتوانرێ بێتە دیوەتیایە خەڵک ڕۆڵ بجارێت لە نەزەری ئێمەمە هەوڵە دەین تەلاژە دەین ئەم خۆناغی یەکجێ بێ یەکسەر بێ بتوانین هەلومەرجێک کە بە ئامادەکردنی چینی کرێکار بە هەژمونی کۆمونیزمی کارگەری لەو کۆمەلگایە بە ڕێکخراوبوون و یەکگرتووکردنی بەشەکانی کۆمەلگا لە دەوری پارچەمی استراتیژی شۆشی کرێکاری و حیزبی کۆمونیستی کرێکاری هەوڵە دەین کە ئێمە خەباتێ و هەلومەرجە بینەکایەوە کە ڕاستەوخۆ کوردستان بێ بە دەوڵەت ئەو ئەحزابانە دەستکۆتا بکرێن و کۆمەلگایەکی سکولار و ئازاد کە وتم لە نەزەرێمە سوسیالیستیە بێتە مەیدانەوە خەڵکتیایە مەسئول و چارەنووسی خۆیان بۆ یەکجاری لە دەست بگرن پێوانیە لە ڕێگەی پەرلەمانەوە چونە سەر کاتەکەش مازانینە بەڵام مەجبورین پێ زیاکەین پێوانیە لە ڕێگەی خەبات بۆ چوونە ناو پەرلەمانەوە بتوانن بە شتێ بگەن ئێوە ئەم ئەهدافەتان لێەوە بە کورسی بگەێنن ئێمە بەشداری لە ئینتیخاباتە بە شێوەیەکی کولی ڕەت ناکەینەوە ئەوە تاکتیکێکە کە کۆمونیزم و هەر حیزبێکی سیاسی توانێت بەپێی ئەهداف و بەرنامج و استراتیژیەکەیەتی لەبەر چاوی بگرێت بەڵام ئێمە ئەبێ ئەو شتە حاڵی بین ئێمە لەگەڵ چ پەرلەمانێک بەرەوڕووی پەرلەمانێکی کارتۆنی کە هیچ قسەیەکی ناڕوە هیچ ئیرادەیەکی نییە چونکە وەکوتم لێ پەرلەمانێک کە دەستوری نەبێ کە دەوڵەت لەسەر سەری دەوڵەتێک ڕانەوەستابێ ئەبێت چ معنایەکی هەبێ پەرلەمانێک کە بتوانێت بە تەوافقی نێوان ئەحزابەکان قەراربا ئیتر قانون حقوقی یەکسانی مواتەنە چ معنایەکی چوونی ئێمە بۆ هینیکی ئەوە بۆ نێو شەرایطێکی ئاوایە هیچ معنایەکی نییە ئێمە مەبەست وایە بڵێم ئەمە یەک بەڵام ئەوەش دیسانەوە ڕەت ناکاتەوە لە هەر شەرایطێکە ئێمە چاو لەواکەین کە بە نەفعی برنە پێشەوەی تەوازنی قوا بە قازانجی ناڕەزایەتی و احترازاتی چینی کرێکار و جەماوەری زەحمەت چێژ لە هەر شەرایطێکە بزانین قازانجوان لەوایە زۆر شتێکی تەبیعی ئێمە بچین لە پەرلەمانەکە بەشداریکەین بەڵام تا ئێستا ئێمە ئەممان نەبینیەوە بە تایبەتی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بۆیە بەشداریمان نەکرێت ئەو قانونایی کە لیژنەی باڵای هەڵبژاردنەکان تەسبیتی کردووە لەسەر ئەساسی قەومیە لەسەر ئەساسی کەمایەتی دینیە لەسەر ئەساسی ئیمتیازاتە بە ئەحزابی دەسەڵاتدار لەسەر حسابی وەزنەی میلیشای حیزبەکانە لەسەر حسابی پارە و داهاتی ئەم حیزبانەیە و هیچ ڕێگایەکی نێشێتەوە بۆ هاوڵاتیەک ئەگەر بێ بەشدار بێ ئەنی ئەوە سری قانونی ئەم جارە باسی ئەوەکە کە ئەفراد بۆی نییە ئیلا بێت تورکی لەگەڵ لیست لەگەڵ لیستێکە ئەو بکەیت ئەبێ پارێکی کەمەرشکێنیان داناوە گە ڕابەرێکی کرێکاری بێ بڕوا خۆی کاندیدکە ژنێکە گەر بێ خۆی کاندیدکە ئەمانە هەمووی دلیلەوە کە ئەمانە کارتۆنین لە ئەوڵەوانێ ڕێگری قانونەکانی ڕێگریە لەبەرەوەی کە انتخاباتێکی ئازادانە بێ کە حتا ئەگەر پەرلەمانکەشن کارتۆنی بێ کۆمونیستی هاوڵاتیەک بتوانێت بڕوا تیا بەشدار بێ ئەجینا ئێمە هەمیشە چاومان لە بەرژەوەندی و پێشەوەی بزوتنەوەی کرێکاری و جەماوەریە و لە هەر فرسەتێکە بزانین قازاندرەوەیە لە بەردەمانە کراوەیە بۆ بەشداربوونیانە بوون زۆر سەرکەوتنتان زۆر زۆر سپاس بەوەش بیرانی خۆشەویست سپاس بۆی لەگەڵمان بوون بەم شێوە دێنە کۆتای بەرنامەکانە